بە بۆنەی بلاک فرایدەی کۆدی ژیر 1940 بۆ شاهان گەیم بنێرن نرخی گەیم پاسی ئۆڵتیمێتی یەک مانگ دەبێتە 5,000 بۆ ئێوەی خۆشەویست. جگە لە بەش تۆنێک بابەتی گەیمیجی جیاوازیان لەدەست دەکەوێت لە یاری جیاوازی پلەیستیشنەکان، ئەکسبۆکسەکان و پیسی لە ڕێگەی ستیم ئۆفلاین کە نرخیان زۆر گونجاوە، نێتفلیکسیان هەیە، پلسیان هەیە، وەرە یاری بەکریان هەیە کە نرخەکەی زۆر گونجاو هەرزانە بۆ تاقیکردنەوە یاریەکان، وەرە شتێکی دیکەشان هێستا بە ناوی فۆرتنایت کرو کە لایەن دەست دەکەوێت کەوا سکین بارڵ پاس 1000 ڤیپەکس لە خۆ دەگرێ. ئێستا سەردانی شاهان گەیمکەن لە تەلەگرام، ئینستگرام تا ئاگداری نوێترین ئۆفەرەکان بن. سوپاس بۆ شاهان گەیم بۆ سپۆنسەریکردنی ڤیدیۆی چەناڵی ژیر. ئێستا کاتی چییە؟ کاتی ئەوەیە دەنگ بە یاری ساڵ بدەین. زۆر خۆشحاڵم پێماوی سێم ساڵیان چوارەم ساڵە لەسەر یەک لەم کاتە ڕێک لە کۆتاییەکانی مانجی 11 و بەربەری کۆتایی ساڵ دەنگ بە یاریەکانی ساڵ دەدەین. بگومان ڤیدیۆیەکی گەورەتر دروست دەکەین لە بۆ سەری ساڵ لەگەڵ یوتیوبەرە خۆشەویستەکان بۆ نەمامە هەمە مامەزانە ئینشاءڵڵا کەوا یاری خۆمان هەڵدەبژێرین بۆ یاری ساڵ، بەڵام بەپێی دەنگدانی گشتی جیهانی بێ کە خەڵاتەکانی یاری ساڵ دابش دەکرێن هەموو ساڵێ. چەندین کاندیدمان هەیە بۆ یاری ساڵ، چەندین کاندیدمان هەیە بۆ کەتەگۆری جیاواز، هاو شێوەی ئۆسکارە بەڵام بۆ یاریەکان. جا بزانین چێ کاندید کراوە، چی کاندید کراوە، منیش نایزانم، بێکەوە با ببینین و بزانین من دەنگ بە چێ دەدەم کە بباتە یاری ساڵ، چکە ئێمە سەتادە حەقمان هەیە دەنگ بدەین بە سەتادەی ئێمە ئەو یاریە هەڵدەبژێردرێتەوە ببێتە یاری ساڵ یاخۆدنا. وەروە پێشبینی خۆشم چییە بۆ خەڵاتەکان بە دەست پێ بکەین. ئۆکەی ڤۆت ناو دێنا وێبسایەتی گەیم ئەوەرزی هەژمارێکی خۆ داخل دەکەی و دێ سەر ڤۆت ناوی ئەوەدا دەگری و دەست بە دەنگدان دەکەی. ئۆکەی گەیم ئۆف دە ییر باشترین یاریەکانی ساڵ ببورن. تۆزێک وێبکامەکەشم گەورەیە دەبێ بچوکی کەمەوە. گەیم ئۆف دە ییر بەو شێوازە پێمای باشترە. ئۆکەی گەیم ئۆف دە ییر یاریەکانی یاری ساڵ واتە باشترین یاری ساڵ تقریبا بەو مانایە دێتن. ئەو یاریانە دەگرێتەوە دەڵێ ئەو recognizing a game that delivers absolute best experience across all creative and technical fields. دەڵێ پێناساندنێکە بەو یاریەکەوە باشترین ئەزمون لە سەرجەم لایەنەکانی داهێنان و تەکنیکی پێشکەش دەکات. ئۆکەی کاندیدی باشمان هەیە، ئاسترۆڤۆتمان هەیە کە زۆر دڵخۆشم، بەلارتۆمان هەیە کە یاری هەنازانمان هەر شەو ساڵ بڵایش بیتەوە کە من کەسێکم هەواڵی ڤیدیۆگەیمی بڵا دەکەمەوە. بلاک میت ووکۆنگمان هەیە بێگومان لەلایەن گەیم ساینس. دیڵسەکەی ئێلدن ڕینجی تێدایە کە پێم سەیر نیە تەقریباً پاریش وا بوو. دیڵسەکەی سارپەنچی لە بۆ چەند خەڵاتێک کاندید کرا بوو، بەڵام دیڵسەکەی ئێلدن ڕینگمان هەیە وەکو یاریەک لێرە تەعامل لەگەڵ دەکرێت بە ناوی ئێلدن ڕینگ شادۆ ئۆف دی ئێر 3 لەلایەن فرۆم سۆفتوێر دروست کراوە. فاینەل فانتەسی 7 ریبرث ئۆکەی لەلایەن سکوێرینێکسی لەگەڵ مێرەفۆر ریفانتازیۆ. ئەو یاریە زۆرم جێلێ بۆ بەڵام تاقیم نەکریتەوە، بەڵام ئەو یارانی کە من تاقیم کردەوە ساڵ ئاسترۆبۆتە، بلاک میت ووکۆنگە و بێگومان دیڵسەکەی ئێلدن ڕینگە لەگەڵ فاینەل فانتەسی 7 ریبرثم تەواو نەکردووە. بلاک میت ووکۆنجیش لە بەربەری کۆتاییمە تەواو نەکردووە، بەڵام ئاسترۆبۆتم تەواو کردووە. جا تەواوکردن و تەواو نەکردن پەیوەندی بۆ نییە کە دەنگ دەدەم. من تاوەکو ئێستا دەزانم تقریبان چیانیان باشترینە بۆ من، بەڵام ئۆکەی لەو یاریانە من دەنگ بدەم بێگومان من ئاسترۆبۆت هەڵدەبژێرم. پێم وابێ ئاسترۆبۆت باشترین یاری ساڵەکە تاوەکو دروست کرێ. بلاک میت ووکۆنگ یارێکی زۆر ناوازە بوو، زۆر ناوازە بوو، بەڵام لە ئاستی ئاسترۆبۆتی نییە لە زۆر ڕۆبە. مەسەلەن بلاک میت ووکۆنگ لە ڕووی گەیم پڵێەوە ئۆکەی خۆشە، بەڵام کورتهێنانی لە زۆر لایەن هەیە بەقەدر ئاسترۆبۆت نەحەزم نەکرد ریڤیو تەواوی بە بڵاوکەمە، بەڵام کات نەبۆ ریڤیو تەواوی بکەم. ئاسترۆبۆت گەیم پڵێ ڕاستە چیرۆکەکەی زۆر سادەیە، پێچەوانەی بلاک میتیە کەوا لێرە چیرۆک بەخۆترە، بەڵام ئەوە یاریێکی کاملترە بە بڕای من نەکتەنیا لە لایەنێک لە هەموو لایەنەکان کاملترەوە. من وەکو چێژ وەرگرتن بەڕاستی زۆر چێژم لە ئاسترۆبۆتی وەگرت، زیاتر ئەو یاری تەعزیبی دام هاو شێوەی دیڵسەکەی ئێلدن ڕینجی کە زۆر تەعزیبی دەمەتە تەواوم کرد، یعنی ڤیدیۆ نەما لە یوتیوبی سەیر نەکەم تا فێرە فۆرتفێڵەکان بم تاوەکو دەرچم. فاینەل فانتەسی 7 ریبرث من تقریبا بەشێکم کرد، نزیکە چەند 8 کاتژمێر 7 کاتژمێرێکم کرد. یارێکی نازدارە، جوان دروست کرایە، زۆر ماسفاتی خۆش تێدایە، بەڵام لە ئاستی چاڕوانەکانی من نییە فاینەل فانتەسی هیرەرجیز، یعنی من زۆر حەزم بە فاینەل فانتەسی نییە، بۆیە بۆ من ئاسترۆبۆتە، بۆ تۆ جیاوازە. جا ئێوە بۆچوونی خۆتان لە کۆمنت بنووسن یاری ساڵی ئێوە چیە ئیژیری بەپێی ئەو دەنگدانەبی تاوەکو ئێستا لەوانەشە مانگەچکە بیگۆڕم نازانم، تاوەکو ئێستا پێم وابی ئاسترۆبۆتە وەکو یاری ساڵ. ئۆکەی پیرۆزە گەیم ئۆف دە ییرم بۆ ئاسترۆبۆت. نێکست بێست گەیم دایرێکشن باشترین دەرهێنانی یاری ئاسترۆبۆت
بەلارتۆ بلاک میت وکۆنگ ئەلدن ڕینگ شادۆ ئۆف دی یەر 3 فاینەل فانتزی 7 ریبەرت لەگەڵ مێتافۆر ریفانتازیۆ وەکو دەرهێنانی یاری دەڵێ ئەو یاریە ئاسانی کریتیڤ ڤیژن ئینۆڤیشن گەیم دایرەکشن ئۆکێ ئەوە تایبەتە بەو دەرهێنانەی کە ئیبداعیان لە دروستکردنی یاریەکە کردبی ئیبداعیان لەوەی کردبی کەوا مەتەڵێکی نوێ هەبی شێوازشی گەیم پڵی نوێ هەبی یاخود بیرۆکیەکی نوێیان هەبی بەڕاستی لەو هەموو یاریەی هیچیان بەقەدر ئاسرۆبۆتی ئیبداعی تێدانی هەر خۆ یاری ئاسرۆبۆت مەسەلەکەی ئەوەی کە ئیبداع بکەن لە توانەکانی پلەیستیشن 5 کە چی پێ دەکرێت کۆنتڕۆلەرەکە وەروە لە ڕووی مەرحەلەکانیژیان هەر مەرحەلەی ئیبداعێکی گەوری تێدایە من ئاسرۆبۆت هەڵدەبژێرم ئەو جارەش کە زۆر چێژم یاری وەرگرتی ئەو ساڵ یاری زۆر بچووکیشە ئۆکەی بێست نێرەتیڤ باشترین چیرۆک فاینەل فانتزی ریبەرت لایک ئە دراگن ئینفینیت وێلت مێتافۆر ریفانتازیۆ سانیوە ساگا هێڵبڵەید 2 لەگەڵ سایلەنت هیلی 2 لەبیرم کە پێتان بڵێم پێمابی ئەلدن ڕینگ دوو خەڵاتەکەیت کە دەباتەوە لەبیرم کرد دەبی وە بڵێم هەڵە بیرم کرد ئەلدن ڕینگ پێمابی دوو خەڵاتەکەیت کە دەباتەوە باوەڕ ناکەم بلاک میت بیباتەوە پێمابی ئەلدن ڕینگ هەردووشیان دەباتەوە کە پیرۆزی بی حەقیتی بەڵام منۆ خۆم زۆر چێژم لێ وەرنەگرت بەڕاستە دیڵچەکەی لە یاریەکەی زۆر چێژم وەرگرت وەکو یاری بەڵام دیڵچەکە بۆ شێوازە چێژم لێ وەرنەگرت بەس باشترین چیرۆک من سایلەنت هیل دوم بەڵێ تەواو کرد چیرۆکەیم زۆر بەدڵە هێڵبڵەید بەڕاستی چیرۆکی زۆر خراپ بوو یعنی لە چاو ئەو چاڕوانی گەوری هەمان بەش یەکەم چیرۆکی باشتر لە بەشی دووەم بەشی دوم هەر زۆر بەدڵیش نەبوو یاریەکە بەگشتیم کورتێنانی گەلە زۆرە بەڕاستی زۆر کورت یاریەکە مێنە فۆرم نەکردیە لایکە دراگنم نەکردیە فاینەل فانتزیم کردیە من تەنیا ئەو سێ یاریام کردووە لەو سێ یاریە دەتوانم حکم بدەم سایلەنت هیلی هەڵدەبژێرم سایلەنت هیل دوو پێم وابی حەق خۆشتی بیباتەوە پێشم وایە دەیباتەوە لە گەیم ئۆف دی یەریش یعنی لە کاتی خەڵاتەکان سایلەنت هیل دوو بەڕاستی چیرۆکی ناوازی و چیرۆکش زۆر خەمناکە و کاریگەری تێدەکە نێکست کەتەگۆری بێست ئارت دایرەکشن لە ڕووی ئارتەوە ئەوە چ بوو هات لە ڕووی ئارتەوە لە ڕووی هونەرەوە هونەری دەرهێنان ئەوە چیە دەڵێ for outstanding creative and technical achievement in artistic design and animation ئەوە تایبەتە بەو پەرەپێدرانەی کەوا لە ڕووی هونەریەوە بە شێوەیەکی هونەریانە ئارتیستی فەنانانی لەگەڵ ئەنیمەیشن ئیبداعێکی گەورەیان کردبێ ئاسرۆبۆت بلاک میت وکۆن ئەلدن ڕینگ مێتافۆر نێڤام نەکردیە بەڵام دەڵێن ئارت دایرەکشنەکەی زۆر جوانە یعنی ستایلەکە شتم شاکوە زۆر جوان دیارە بەڵام بە بڕای من لە ڕووی هەزارێ بەس ئەنیمەیشنی حساب بکەم ئاسرۆبۆت کارەساتەکە نەشتان کردێ تانی کە نازانم بەستی من چییە ئاسرۆبۆت زۆر کارەسات بوو بلاک میتیش ئۆکەی جوان بوو بەڵام لەو ئاستەی نییە بلاک میت وەکو یارەکی کە سێمی خۆشە بەڵام یعنی جوانە بەڵام شتێکی زۆر ئیبداعی گەورەی نوێی نەکردیە ئەلدن ڕینگ لە ڕووی ئارت دیزاینەوە زۆر ناوازەیە بەڵام ئەنیمەیشنەکەی هەر هەمان ئەنیمەیشنی یاریەکەیە بەڵام بۆیش ئاسرۆبۆتی هەڵدەبژێرم لەوانە نێڤاوی باتەوە من نازانم پێم وابی نێڤا دەیباتەوە لە بەرەوەی خەڵک زۆر باسی دەکەن بەڵام من نەمکردوێنەوە بڕیار لەسە بدەم باشترین سکۆر و میوزیک سکۆر واتە ساوندتراک پشتەکانی باگراوەندی تیکە لە باگراوەندی گوێت لێ کاتی یاری دەکەی لەگەڵ ئەو میوزیکەی کەوا پێی دەناسرێتەوە for outstanding music inclusive of score original song and licensed soundtrack ئەو هەم بەشەکان دەخۆدەگری میوزیکە سکۆڕەکەی کە لە باگراوەند جێت لێیە گۆرانی ڕەسەنە یاخود ساوندتراکە کەوا کۆپیرایت کرا لە بۆوان ئاسرۆبۆتمان هەیە فاینەل فانتزی ریبەرتمان هەیە مێتافۆرمان هەیە سایلەنت هیل 2 ستێلبڵەید بەڕاستی ستێلبڵەید گۆرانی زۆر ناوازیە ستێلبڵەیدشم تاوا کردم ستێلبڵەید گۆرانی زۆر خۆشی تێدایە بەڵام بە بڕای من یان ئاسرۆبۆت دەیباتەوە چکە ئاسرۆبۆش میوزیکانی هەر کارەساتە بە تایبەتی میوزیکی گادۆڤاریان بەکارهێنە لاندەک شوێنی هۆرایزنیان بەکارهێنەیە ئەتا نەیکەی نازانی مەبەستم چییە بیکەن تێدەگەن مەبەستم چییە ستێتان سپۆیل ناکەم بەڵام زۆر جوان ئیشانۆ کردیان بەڵام بڕای من سایلەنت هیل 2 دەیباتەوە چکە سایلەنت هیل 2 میوزیکەکەی ڕێک کەشوهەوایەکی ناوازەی دروست کردیە من دەنگ بە سایلەنت هیل 2 دەم و پێشم وایە ئەو دەیباتەوە بێنە سەر بێست ئۆدیۆ دیزاین باشترین دیزاینی دەنگ واتە ئەو لەناو یاریەکە دەنگەکە چۆن دیزاین کراوە لێرە زانی مەبەستی چیە مەسەرەن گولەک لە تەقینی حرکەیەک دەکەی وشێک دێتن لەگەڵ میوزیک و لەگەڵ کاریگەری لەگەڵ ڤیددیوەکە چۆن دیزاین کراوە چۆن دەگونجێ ئاسرۆبۆت ئەو کاڵ ئۆف دیوتیشمان هەیە دڵخۆشم کەوا کاندید کرایە کاڵ ئۆف دیوتی بلاک ئاپس 6 کە یاریی زۆر ناوازە و نازدارە فاینەل فانتزی 7 ریبەرت سەنیوە ساگا هێڵبڵەید 2 سایلەنت هیل 2 بە بڕای من لێرە لە ئۆدیۆ دیزاین یان بلاک ئاپس 6 دەیباتەوە چکە بەڕاستی ئۆدیۆ دیزاینی نازدارە یان ئاسرۆبۆت دەیباتەوە لەوانە چانسی هەبی سایلەنت هیل 2 بەڵام پێم وابێ دیاتر لەو دوو یاریەیە چانسێکی بە سایلەنت هیل 2 دەم بەڵام من پێم وابێ دوو یاریە من دەنگ بە بلاک ئاپس 6 دەدەم چکە بەڕاستی دیزاینی چەک و شوێنەکان کارەسات ڕاخۆشتی بە بڕوای من
best performance باشترین نواندن لە ڕووی دەنگ و نواندنی کارکتەرە سەرچەکان بریانە وایت لە یاری فاینل فانتسی 7 ریڤرث هانا تیل لایف سترنج دبل اکسپۆژر هەمبرلی گۆنزالێس لە ستار وارز ئاوتلۆس ئۆکەی دڵخۆشم ستار وارز ئاوتلۆسەکانی کرێت کەس کەیفم بەو یاری دێ لوک ڕۆبرتس بە ڕۆڵی پاڵەوانەکەی لە ساڵن هیل 2 ملینا یۆرگێنس جێکە ناخێنرێتەوە یۆرگێنس پێم وابی جێکە ناخێنرێتەوە لەوانە شاڵەوەم لە سانی وەساگە هێڵ بڵێیت 2 پێم وابی نواندنی وی زۆر ناوازێ بەڵام باوەڕ ناکەم جارێک خەڵاتەکە بدێنن چونکە جاری پێشوش بردیەوە لە بەشی یەکەم من پێم وایە و پێویستیشە بدەنە لوک ڕۆبرتسی لە ساڵن هیل 2 بەڕاستی نواندنەکەشی ناوازەیە و خۆشتی پێم وابی بیبە و دەستکەوتێکی باشش دەبی لە بۆ خۆی ئۆکەی ئەو جارە innovation in accessibility داهێنان لە بەردەستبوون بۆ منە کەسێک خاوەن پێداویستی تایبەتە پەنجەکانی بەتەواتی کار ناکات چاوی تۆزێک زەعیفە گوێیەکانی باشیش ناکە لە یاریەکان بەشی ئەکسسیبڵیتیمان هەیە بەشی خاوەن پێداویست تایبەتەکانمان هەیە لەوانەیە زۆرمان نەریشمان پێی نەبی لەبەرەوەی الحەمدوللا بەشەشی زۆرمان ساغە و ئەو کەسانش کە خاوەن پێداویستی تایبەتن بێگومان لە زۆربەی هەر زۆر یاریەکان حسابی وانیش کراوە زۆرێک لەو یاریانە هەموو کاتێک حسابی ئەو زۆرە کەسانش دەکەن جا بلاک ئاپس 6 Diablo 4 Dragon Age The Veilguard Prince of Persia The Lost Crown Star Wars Outlaw بەڕاستی من معلوماتم نییە لەسەرەوەی کامیان باشترینە بەڵام دەگەڕێتەوە سەر مێنوەکەی لە مێنوی چەند شتی زۆر تێدایە بۆ نمونە Star Wars Outlaw کردیە مێنوەکەم بینیوە Lost Crown تاواکە مێنوەکەم بینیوە Veilguardم نەکردیە بەڕاستی Diabloشم کردووە Black Opsشم کردووە پێم وابی Black Ops دەیبا لەبەرەوەی لە بۆ accessibility شتی زۆر باشیان کرد بوو لە تویتەر و لە ئۆنلاینش خەڵک زۆر باسی کرد جا ئەوە زۆر گرنگ نییە بەڕاستی بە بڕای من لە بۆ من تەنیا بۆ کەسانی خاوەن پێداویستی گرنگن تایبەتن ئەوان پێیان بەلایەنەوە گرنگە Games for Impact ئەو یاریانەی کەەوە کاردانەوە چۆن دەڵێ کاردانەوەیەک دروست دەکەم for thought provoking game with the pro social meaning of message واتە ئەو یارانەی کاریگەری لەسەر یاریانەی کە مانایەک دروست دەکەن یاخود کاریگەریەک دروست دەکەن لە بۆ مانایە ئەو هەڵس و کەوتانەی لەناو کۆمەلگا هەیە ئەو بابەتانی ناو کۆمەلگا هەیە دەیگورژێنێ تقریبا وەکو فیلمێکی درامی سەیری بکەیت closer the distance کە خەڵک زۆر باسی دەکرم ساڵ بەڵام ستایلی من نییە نەم کردووە ئیندیکە پێم وابی دەیبا ئێستا باز دەکەم بۆ Neva Life is Strange Double Exposure Senua Saga Hellblade 2 Tales of Kanzera Zao ئەوە باسی کللتوری ئەگە باسی کۆمەڵاتی دەکە بێگوم باسی کللتوری ئەفریقی دەکە ئەوە باسی نەخۆشی مێشک دەکات لەلایەن کەسێکەوە Life is Strange بێگومان دەزان چیرۆکی هەم جارێت چیرۆکی خانمێک دەجێڕێتەوە لەگەڵ کێشەکانی ژیان و گەورەبوون و هەرزەکاریان نێڤا پێم وابی زیاتر پەیوەندی بە سروشتەوە هەیە جوانی سروشتۆشتانەوە هەیە ئیندیکا پێم وابی دەیبا لەبەروی ئەو چیرۆکە پەیوەندی بە ئاینەوە هەیە بە تایبەتیش ئەو تێڕوانینی کللتور لە بۆ ئاین هەیەی و ئاین لە بۆ کللتورێتی هەرسەنە لێرە باسی ئاینی مەسیحیەت دەکە بەڵام ئەگە یاریەکەتان بینیبی من لە ڕێگەی مامە حەمە سەیرم کرد خۆ یاریەکەم نەکردی بەڵام مامە حەمە کاتە یاریەکەی دەکرد پێم وابی مامە حەمە بوو غەڵەت نەبووم یاریەکەم سیر کرد وڵای وەزان مامە حەبوو هەڵەش نەبووم من بە ئۆنلاین بینیم یاریەکەم بینی کە یەکێک دەیکرد زۆر چێژم لێ وەرگرت تاوی یاریەکەم سیر کرد Closer the Distance بەڕاستی زۆر مجێلێ بە بەڵام نازانم یاریەکە چۆن نییە بەڵام من دەنگ بە ئیندیکا دەدەم و پێشم وابی ئیندیکاش دەیبا Best ongoing ئەو یاریە مالتیپلەیەرەکانە یاریە ئۆنلاینەکانە ئەوانەی کە بەردەوام وەرزی نوێیان دێ سیزنی نوێیان دێ ئەپدێتی نوێ زیاد دەکەن شتی نوێ زیاد دەکەن باشترین یارین لە بۆ ئەوەی بەمانەوە بە زیندوتی بمێننەوە Destiny 2مان هەیە لەلایەن بەنجی Diablo 4 لەلایەن Blizzard و Xbox Final Fantasy 16 لەلایەن Square Enix Fortnite لەلایەن Epic Helldivers 2 لەلایەن Arrowhead Game Studios Destiny 2 کردیە بەڵام دوایین ئەپدێتیم نەکردیە Diablo کردیە دوایین ئەپدێتی زۆر ناوازە بوو Final Fantasy نەکردیە بەڕاستی Fortnite نەمێژە نەکردیە و Helldivers 2 ماوە خەریکیمە پێمە یاریی باشە یاریی خۆشە بەس باوەڕ ناکەم Helldivers 2 بیبە من پێم وابی یان Diablo دەیبا یان Destiny 2 یان Fortnite و من دەنگ بە Helldivers 2 دەدەم لەبەروی تەنیا یاری دەکەم وەکو یاری ئۆنلاین دەستا حالیان بەڵام پێم وابی وەکو خۆم پێم وابی Diablo دەیبا یان Fortnite دەیبا یعنی وەکو بۆچوونی کە خەڵکی دوای دەنگ دەدا Best Community Support ئەو یاریەکەوە باشترین پاڵپشتی هەوادارانی خۆیان دەکەن کۆمەڵگەی گەیمینجی خۆیان دەکەن Baldur's Gate 3مان هەیە لەلایەن لارین ستودیۆ Final Fantasy 16 Fortnite Helldivers 2 No Man's Sky بەڕاستی من No Man's Sky ناکەم تەنیا دووگزارم کردی بەڵام ئەوانە بەردەوام ئەپدەیتە نوێیەکان دیڵسەکان ئەکسپانشنەکان هەموو شتەکان بە فری دەدەنە گەیمەرانی خۆیان یعنی یەک کۆمپانیان لە کوڕی ئەرزی
هەموو ساڵێ دوودانە سێدانە DLC زەبەلاح و گەورە و بچووک بەخۆڕای دەنە گەیمەرانی خۆیان بندە بە نۆماسکای دەم بەس لە بەرخاتی هێشتا و پێشم مابی دەیبا Best Independent Game واتە یاریە بچووکە سەر بەخۆکان ئەوانە لەلایەن ستودیۆیەکی بچووک دروستکرایان لەلایەن چەند کەسێک دروستکرا یاخود بودجە یاریەکە زۆر کەمە پێی دەوترێت ئیندی ئیندیپندنت سەر بەخۆ Animal Well بەلاترۆ لۆڕێی ئان لەیزەر ئایس ئەو یاریم نەکردو و نەشم بینیوە و لەگەڵ بەلارتۆش نێڤا UFO 50 بەڕاستی ئانەمەڵ وێڵم کردیە لەو یاریانە لە پێشمە تەنیا ئانەمەڵ وێڵم کردیە و لەسەر پلەیستێشن 5کەشم هەمە و پێمابی کڕیشم لەبەرەوەکو سەپۆرتێک لە بۆ بزەبت کڕیشم لەبەرەوەی لە ڕێگەی پلەش بەردەست بەڵام کڕیم بە پارێکی کەم بزۆر نییە لە بۆ سەپۆرتێک لە بۆ ستودیۆی شێرد مێمۆری کە ستودیۆیەکی نوێنە و لەلایەن یوتیوبەرێکش بڵاو کراوەتەوە کە دڵخۆشم یوتیوبەرێک دەبینیم یاری بڵاو بکەنەوە پێمابی ئەنگە گۆش حەستان لە یاری ئیندیا بیکڕم زۆر کەفم یاری ئیندی نییە بەڕاستی ستایلی من نییە بەڵام ئانەمەڵ یاریی هەم قورسە و هەم خۆشیشە من دەک بە ئانەمەڵ دەدەم و پێشم مابی دەیبا پێ کاریگەری گەوری دووسکەپسا بست دەیبیوت ئیندی گەیم باشترین یاری ئیندی کە یەکەم جارە بڵاو بکرێتەوە یەکەم جارە ستودیۆ و کارە ئەنجام بدە ئانەمەڵ وێڵ بەلەرترۆ مانەر لۆردز پسیفیک درایڤ دە پڵکی سکوایر ئەو دووەشم کرد پڵکی سکوارم کرد کە لە ڕێگەی پلەیستێشن پڵس بەردەست بوو پەسیفیک درایڤیشم ئەنجام دا کە ئەوەش ئارەسە پلەیستێشن بەردەست بوو بەڵام ئانەمەڵ من دەنگ بە ئانەمەڵ دەدەمەوە دووبارە بۆ پێم وابی سەرکەوتنێکی گەورە بوو و دەشمێ سەرکەوتنێکی گەورە بەرزبێنێ باشترین یاری مۆبایل ئۆکێ ئەوانە باشترین یاری مۆبایلن کە من هیچ زانیاری بەسەری نییە AFK جۆرنی بەلارتۆ پۆکمۆن تریدینگ کارت گەیم پۆکێت وثێرینگ ویڤز زەنلە زۆن زیرۆ زەنلە زۆن زیرۆن کرد لەسەر پلەیستێشن 5 لەسەر ئەکسبۆکسی کردن لەسەر پلەیستێشن 5 کردم لەبەرەوەی بە فری بەردەست بوو یاریەکە فری تو پڵێ بەڵام لەسەر مۆبایل نەمکردیە و من دەنگ بە بەلارتۆ دەدەم لەو گۆڕی نازانم چیە مەسەلە بەزانم لەو گۆڕی دەنجی پێ دەدەم چکە من یاری مۆبایل ناکەم بەڕاستی بست VR and AR باشترین یاری VR و AR کە من هیچ یانم نییە نە VRم هەیە و نە ARم هەیە بەڵام حەز دەکەم دەنگ بێکە چیان دەن سەپێتان دڵن لەبەرچە ئاریزۆنا سەنشاین ریمیک ئازگارد ڕاث 2 باتمان ئارکەم شادۆز مێتڵ هێلسینگەر VR مێترۆ ئەوەیکنینگ کە هەمیان بڵاوکراونەوە من دەنگ بە باتمان دەدەم کیفمە باتمان دێ لەو گۆڕۆژ دەنجی پێ دەدەم یاریەکەشم نەکردیە بەڵام حەز دەکەم باتمان دایمە سەرکەوتوو بێ بست ئاکشن گەیم باشترین یاری ئەکشن بخۆن پێویستە پێ ناسەنیە زان یاری ئەکشن کەوات سریع بی بەقوت بی میوزیکی سریعی تێدا بی و یاریەکە بەردەوام بە ئەکشنی بمێنێتەوە بلاکمت ووکۆنگ Call of Duty Black Ops 6 Helldivers 2 Stereo Blade Warhammer 40,000 Space Marine 2 من دەنگ بە Black Ops 6 دەدەم و پێشم مابی دەیبا لەبەرەوەی یەکێک بوو لە باشترین یاری ئەکشنەکانی ئەم ساڵ Best Action Adventure باشترین یاری ئەکشن و سەرکێشیش The Legend of Zelda Echoes of Wisdom دڵخۆشم Legend of Zelda یەکون نیسندویەکمان هەیە Star Wars Outlaws کە دڵخۆشم کاندید کراوە هەرچەندە دەزانم ناشیبە Silent Hill 2 Prince of Persia The Lost Crown لەگەڵ Astro Bot باوەڕ ناکەم Silent Hill 2 بیبە بەڵام پێم وابی Astro Bot دەیبات چونکە ئەکشن و ئەدڤێنچەر کەماڵمێن معقولە دەنگ نەدێ ئەگەر دەنگ نەدێ Astro Bot ئەگەر یاریەکەت کردبی Best RPG باشترین یاری Role Playing ڕۆڵ پلەینگ گەیم واتە ئەو یاریەکەوە خۆت زۆربەی کات کارکتەر بە خۆت دروست دەکەی و خۆت لەناو جیهانەکە دەسوڕێتەوە و خۆت تەحکومی ئەو کارکتەرە دەکەی بە قوەتی دەکەی هیوار هەڵدەبژێری ئەو پێ دەوترێت RPG ڕۆڵ پلەینگ گەیم Dragon's Dogma 2 Elden Ring Shadow of the Earth 3 Final Fantasy 7 Rebirth Like a Dragon Infinite Wealth Metaphor Refantasio من پێم وابی من وەکو خۆم لەوانە بەڕاستی دەنگ بە Elden Ring دەم چکە پێم وابی ئەوم کردی ئەوم نەکردی هێشتا ئەو دۆشم نەکردیە کاتم دەنگ بە Elden Ring دەدەم وەکو یاری RPG RPG ینی From Software ینی RPG بەڕاستی Best Fighting باشترین یاری شەڕکردن Dragon Ball Sparking Zero Grand Blue Fantasy vs Rising Marvel vs Capcom Fighting Collection Arcade Classic Multiversus Taken 8 وەکو یاری فایتینگ ئەو سەڵ تەنیا تێکن هەشتم کردیە ئەوش دێمۆیەکەم کردیە بۆش تەنیا دەنگ بەی دەدەم تیارەکەم نەکڕی هێشتا Best Family باشترین یاری خێزانێ ئاسرۆبۆتمان هەیە پرنسس پیچمان هەیە Showtime Super Mario Party Jamboree The Legend of Zelda Echoes of Wisdom The Plucky Squire باشترین یاری فامیلی لە ئاسرۆبۆتی باشتر نییە سە دەنەژیرێت و بەس دەنگت دایتە ئاسرۆبۆتی و چی و وەزعمە تێداینە ئۆکێ Best Sim and Strategy زۆر مێری سیمولیشن دێ بەڕاستی بەس ئەو یارانێکە دایان نایە پێوانە هیچیانم کردبی یان کردیتم یان نەم کردە نازانم ئۆکێ Age of Mythology Retold نەم کردیە بەڵام
زۆشتی باشم جێ لێ بۆ لەسەری فرۆستپەنک 2 بەشی یەکەم کردیە بەشی دومیشی دەڵێن زۆر خۆشە بەڵام کاتێکی زۆری دەوێ یاری سیمولیشن واتە لە کاتی ڕاستەقینە یاریەکە دەکەی و خۆت کۆنتڕۆلی جیهانەکە و کاراکتەر و شتەکان دەکەی ئەوە ناوە هەناتان بشخینمەوە کونیتسوگامی پاث ئۆف دی گادەس کونیتسوگامی پاث ئۆف دی گادەس ئەو یاریەکەی کاپکۆمیە مانۆلۆرد یونیکۆرن ئۆڤەربۆرد من دەنگ بە ئەیجۆ میثۆلۆجی دەم بەشەکانی کەم کردیوە یاری ناوازن هیوادارم ئەوەشیان هەروە بووبی بەڵام نەم کردی بەڕاستی بێست سپۆرتس ئەند ڕیسینگ باشترین یاری چێڤەرچێ یاخود وەرزشی F124 EA Sports FC25 NBA 2K25 Top Spin 2K25 WWE 2K24 F124 نەم کردیە بەس 21ەکەم کردی زۆر خۆش بوو FC25 بەڵێ کردم بە خەریکیشم ئێستاش هەر خۆشە دەیکەم جارجارە NBA ناکەم بەڕاستی تۆپ سپین زۆر حەز دەکەم بیکەم بەس نرخی گەلە گرانە $70 یعنی معقول نییە ئەو یارە حەقە بە پڵاسی یان بە گەیم پاسی وەری بگرم WWE 2K24 بەڵێ زۆر ناوازێ و زۆرش خۆشە و دەنیشت بە WWE دەدەم چکە عاشقی WWE مە ئۆکێ بێست مەڵتیپلەر باشترین یاری مەڵتیپلەر ئەوە تەنیا یاری ئۆنلاین ئەوە بەستەکەی لە ئۆنگەوینگ نییە لەگەڵ ئۆنگەوینگ جیا کە بەردەوام ئەپدیت لۆدێ بە تەنیا مەڵتیپلەر بلاک ئاپس 6 بەڕاستی مەڵتیپلەرەکەی زۆر باش نییە هێلدایڤەرس 2 مەڵتیپلەرەکەی زۆر باشە سوپەر ماریۆ پارتی جەمبۆری نازانم مەڵتیپلەرەکەی کووە تێکنەش نازانم کووە وەرهامەریش نازانم کووە برنەم کردیا بۆیە دەنگ بە هێلدایڤرس 2 دەدەم بەس ئەداپشن واتە وەرگیراوە جا چیرۆکەکەی لە فیلم وەرگیراوە لە فیلمێک وەژیراوە کراوەتە زنجیری تەلەڤیزۆنی یان زنجیری تەلەڤیزۆن دەکرێتە یاری بەڵام لێکوانە مەبەستیان تەنیا ئەو زنجیری تەلەڤیزۆن هەمووی زنجیری تەلەڤیزۆنی پێماوی بەڵێ هەمووی لە یاری وەرگیراوە هەمووشم بینیوە تەنیا ئەوم نەبینیەوە تەنیا ئەوم نەبینیەوە لایکە دراگ بەس مهم ئارکەین فۆڵاوت ئەوم سەسەری تەلەڤیزۆنیە زۆر خۆشن هەردووچی ئارکەین هەر ڕاقیە فۆڵاوت هەر زۆر ڕاقی بوو نەکڵ زنجیرێکی زۆر ناوازە بوو نا و نەکڵسم نەبینیوە بەس ئەوم بینیوە ناوچیە سۆنیکم بینیوە بەش 1 و 2 بەس نەکڵسم نەبینەوە زانانی سۆنیکە بەس هەروە هەر هەمان جیهانە لایکە دراگن یاکوزا زنجیرە تەلەڤیزۆن هێشتا نەبینیوە توم ڕایدەر بەڵێ لە نێتفلیکس بینێ زۆرم بەدڵ نەبوو لەبەری مەسەلەی لێزبیان و شتیان تێکرد بوو تۆزە بەس مهم فۆڵاوت و ئارکەین تێ من دەنگ بە فۆڵاتی دەم پێشم وایە خەڵاتەکەی دەبا و پێویست شەبی بە بەڕاستی زنجیرێکی زۆر ناوەزێ و ڕەکستایلی منە ئەوەندە عاشقی یاریەکەی نیمە ئەوەندە عاشقی فیلمەکەیمە most anticipated game ئەوم دەوێ کاکە من ئەوم دەوێ most anticipated game چاڕوانکراوترین یاریمان چییە Death Stranding 2 on the beach بەڵێ Ghost of Yotei بەڵێ Grand Theft Auto 6 بێگومان Metro Prime 4 بێگومان Monster Hunter Wilds بێگومان چاوەڕێی هەر هەموویمە بەڵام زیاتر چاوەڕێی چمە وەڵی دروی دەکەم ئەگە برێم GTA 6 نییە درۆژ دەکەم ئەگە برێم Ghost of Yotei نییە درۆژ دەکەم ئەگە برێم Death Stranding لەبەری عاشقی هەر سێ زنجیرم ئۆکەی Metroid Prime زۆر چاوەڕوانی دەکەم بەڵام بێگومان چاوەڕوانەکان ناگاتە سێ بە تایبەتی Death Stranding و Ghost of Yotei و Grand Theft Auto بەڵام معقولە دەنگ نەدەمام GTA 6 معقولە دەنگ دەمە GTA 6 نمە ڕکۆرتەوە مارکە Content Creator of the Year ئەوانەی یوتیوبەر یاجە Content Creator هەرچیەکە بەڕاستی من کەسیان ناناسم بەڵام دەنگ دەدەمە چا بەعینەکەی Typical Gamer Best Esport Game باشترین یاری Esport کە بەڕاستی من نانکەم Esport بەڵام Valorantمان هەیە Mobile Legendsمان هەیە Bang Bang Dota 2 Counter Strike 2 بەڵای دەنگ دەدەمە Valoranتی کەیفمە Valoranتی زیاتر Best Esport Athlete باشترین یاریزانی Esports وەرزشوانی Esport دەنگ دەدەمە چاو بەعینەشی چکە بخۆم چاو بەعینەکەم هەلۆ گۆڕێ چکە ناناسم متابع ناکەم تیمی Esportiش لای ئەوانە زۆر قش دیارم Players Voice 3 round 3 chances to vote Round 1 open December 2 Okay notify me when Okay ئەوە چیە Okay ئەوە Okay دوای هەشتا دەتوانی زیاتر دەنگ بدەیت لە بەرواری کەی 2 5 9 5 دقەمان هەیە لێرە 30 دقە لێرە 10 دقە لێرە 5 دقە Okay notify me تکای ئاگادارم کۆ بە ئیمێل زۆر سپاس ئەوەش خەڵاتی یاریەکانی ساڵ بوو دەمەوێت ئێوەش یاری دووشە زۆر زۆمیمە لەو شتە یەکەمیان چاڕوانکراوترین یاری
وەروە چاڕوان کەوت یاری 2025 لەگەڵ باشترین یاری 2024 بە بڕای تۆ ئابێکمان زۆرتان دەنووسم بلاک میث دەزانم شتەی بەڵام منە خۆم ئاسترۆبۆتم زۆر لەبەرەوەی عاشقی ئاسترۆبۆتیمە بەڕاستی زۆر خۆشە زۆر یاریت ئەگەر دەزانم زۆربەتان نەشتان کردیا لێ کەیفتان پێی نایە بەڵام بیکەن کاتەکەم زۆر ناوەزێەوە بلاک میثیش خۆش بوو بەڵام لە ئاستی گەیم ئۆف دە ییری نییە بە بڕای من کێشەی تەکنیکی زۆر بوو و یاریەکەش ئەنباڵانس بوو یانی هاوسەنجی یەکجار زۆرتر بوو هەندێک مەرحەڵی زیاد لە تعزیب بدەوە هەندێک مەرحەڵ یەکجار بە فشا ئاسانە کە دەبای عکس بەیان دەکات مهم ئەگەر ڕیڤیم کردشتانە باز دەکەم بەس نازانم ڕیڤی دەکەم یا خودنا بەس مهم چاوتان ماز دەکەم سپاس بە بینەوە ڤیدیۆیت کا دەکەم دگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە بە خەگەرتان سپێرم خوداتان لەگەڵ